ظلم لك لا حسبي الله ونعم الوكيل. بەڵام لەسەر قسەیت و کە لە ڤیدیۆ بلاو بۆ هەر کەسێکی قسەی پێ کرد بکە بەرد بەسەری بکەوە قەت لە پشتی خۆیان نەدا. زۆر ئیسفادەم لێ کرد، سوپاس، زۆر دڵخۆش بووم. ئەلحەمدولیلا هەموو ئەوانم ئیحمال کرد، ئەوانی زولمیان لە من کرد. هەلە 5 ساڵی هەتا ئێستا تەمەنم 48 ساڵە. سپاس بەخوای پاک و بێگەرد کە خوای گەورە ئافرەتێکی بەڕێزی بە قسمەت کردم. ئەو فەزلی خوایە چار منداری بە قسمەت بێستا مندارەکانم. سپاس ئەوە خەریکم بچنە بە کولیەی لە چاوی ناحەزان. ئەوە فەزلی خوای گەورەیە. ئەلحەمدولیلا ئەلحەمدولیلا ئەلحەمدولیلا. مامۆستا من گەردەنی ئەوانە قەت ئازا ناکەمەوەی زولمیان لە من کردیان. ئەوانی یا ڕەبی خوایە بخاتری هەموو ناوە جوانەکانت ئەوانی ئێمە منیان لە باب کرد، یا ڕەبی بێ باب بن. یا ڕەبی ئەوی منیان لە خزم کەس کردی، ڕەبی خوایە بێ خزم کەس بن. باشە خوای گەورە حەقیمیان لێ بکات. خوایە بە ناوە جوانەکانت بەس ئەوە بڵێ حەسبی الله ونعم الوکیل. هەزار جار ئەڵێم حەسبی الله ونعم الوکیل. ئەوانی منیان بێ کەس کرد. خوایە جان لە عەمرەی لە بەرامبەری بەیتی پیرۆز گوتم خوایە تو حەقیم بکەی بە ناوە جوانەکانت بۆ خاتری ئیسمی عەزەمەتت. خوایە جان هیچ کەسەکەم نییە، تەنها ئەتۆم هەیە. من هیچ کەسم نییە، تەنها ئەوی هەمبی خوای گەورە قورئانی پیرۆزە. کەسم نییە. خوای گەورە ڕەحمەت لێ بکات قوربانگیان. دڵت مەربوط کە بە الله سبحانه وتعالى تۆ مادام خێزانێکت هەیە قەرەبووی ناخۆشیت بۆت کردوێتەوە، چوار مناڵی جوانت هەیە بەرەو کولیە چن دڵخۆش بە قوربانگیان. زۆر دڵخۆش زۆر دڵخۆشم. بەس یا ڕەبی خوایە بە ناوە جوانەکان کچم 7 ساڵ و نیوە هەموو سبەینە لە نوێژی سبەینێ بۆ نوێژی سبەینێ گاسیم نەکا. یا ڕەبی خوایە ئاو هەناسێ ئەو کچەیان بگری. باشە قوربانگیان تۆ بەس بڵێ حەسبی الله ونعم الوکیل. ئیتر ئەگەر زوڵمت لێکراوی خوای گەورە خۆی جێبەجێیەکا بۆت هەموو ئەو باجانە ئەبێ وەلی بگرن. پێویست ناکات ئەوەندە زوڵمم لێکرایە. بەس مامۆستا وڵای زۆر ئەزانم لەگەر خەونی شێکنی داوای لێبوردنیش لێکم. بەس من ڕۆژێک خەونم دیت تەقریبەی ساڕێک و 2 مانگ پێش ئێستا مامۆستا. هەر هەموو خزمەکانم دەچارە چی دابوون لەناو ئاگر تەنها 5 نەفەر نەبێ، 2 ئافرەت و 3 زەلام. وەڵڵا ئەوانیت کە هەر هەموو لەناو چارەی بوو ئاگریان بەردا بە یەک بە خۆیان هەوارە لە مژگوتەوە چییە 2 شورتە بگوتی ئەوانە بە دینی سە دنیانە بێدینی بن دنیان. زوڵمت لێکراوە حەقت بسێنێ. ئەگەر زوڵمشت لێ نەکراوە گەورە خۆی ئەزانێ مادام حەسبی الله ونعم الوکیل. ئەگەر زوڵمت نەکراوی خوا حەقیم لەم بستینێت. باشە مامۆستا مامۆستا بەس دوعای بەخێرم لێ بکە. الله یارمەتی دەرت بێ، دەرگای خێرت لێ بکاتەوە، لە خزمەتان قوربان بەخێر بێت.